مزگەوتی حاجی مەولود یەکێک لە مزگەوتە کۆن و ناسراوەکانی ناوشاری هەولێر کە لە ناوچەیەکی کۆنی شاردا دروست کراوە. تاواکوی ئێستا هێشتا شوێنێکی گرنگی عیبادەت و کۆمەڵایەتیە. دروستبوونی مزگەوتی حاجی مەولود دەگەڕێتەوە بۆ سەدەی 19ەم. ناوی ئەم مزگەوتە وەرگیراوە لە حاجی مەولود کە یەکێک بووە لە خاوەنکار و خێرخوازەکانی ئەم ناوچەیە. ئەم مزگەوتە زۆر جار نۆژەن کراوەتەوە، ئەویش بە مەبەستی پاراستنی شێوازە کۆنەکەی بوو، زیاتر بەهێزکردنی بیناکەی. مێژوێ و مزگەفتەی دەگەڕێتەوە لە ساڵی 1900 میلادی. ساڵی 1900 پیاوەکی خێرمەوەندی هەولێرێ کە ناوی مەولود حاجی یەحیایە خەریکی بینای ئەو مزگەفتەی بوو. لە وەختەی شێخ ئەسعەد لە تورکیای بوو لە وەختی بیناکردنی وەی. شێخ ئەسعەد نەقشبەندی کە ئەو زاتەیە ئەو وەختی خەریکی طریقەتی نەقشەبەندی بوو لە تورکیای لە خزمەتی سوڵتان جێڕابوویەوە و جێ ڕێیلۆ تەئمین کردبوو کە لە تورکیای دانیشی و خەریکی طریقەتی نەقشبەندی بی، طریقەتی قادری شعیریشت. ئەو وەختی لەو فترەیە ئەو مزگەفتەکە بینا دەکرا دیار بوو بڕکۆکەک لەگە سوڵتان عەبدولحەمەدی بەینیان تێکچوو بوو. سوڵتان لە دەشەنەدانی و بلێن نفوزی شێخ ئەسعەدی ڕەکترسا بوو. زروفەکە وای لێ هات کە شێخ ئەسعەد قەراری دا بێتەوە هەولێرێ نەستەوە جارێکی دیکە کە هاتەوە. ئەو زاتەی کە خەریکی بینای ئەو مزگەفتەی بوو زۆر ئیلحاحی لێ کرد کە شێخ دەبی لێرە ببینێ ئەو مزگەفتە دەکەمە تەولیەی جەنابەت لە خوپاشی توش لە بۆ ئەولادی شت بەس خەریک بە ئەو عیلم و معریفەتەی کە هەیتت ئەتوو با خەڵکی شاری هەولێری ئیستیفادەی لێ بکە لەو مزگەفتەی دانیشە. تەبعا ماڵی خۆشی هەر لێرە بوو، ئەو مەنتەقەی خانەقایە. مەنتەقەی خانەقایەش لە کەونڕان نیشتەجێی عائیلەی نەقشبەندی بووە، ئەو کۆڵانە هەمووی هەر بە ناوی خۆشیان بووە. ئەوی تەنیشتیشی خانەقای خۆمانە با پیرە گەورەمانە شێخ هیدایەتوڵڵا کە یەکێک لە موریدەکانی لە 12 موریدی یەکەمی مەولانە خالیدی بوو. ئەو لەوێندەرێ لە خانەقایە لەسەر با بڵێن بە ڕەزامەندی شێخ ئەسعەدی ماوە لێرە لە بۆ خاتری ئەو ڕجایەی کە لێی دەکردیش حاج مەولود یەحیا ماوە وەکو متەوەلی لەو فترەیەشا بڵێم ئەوە چی پێ دەڵێن سوڵتان ناردێ دوو شێخی والی موسڵەی نارد لەگە مەجموعەک لە ئەعیان و پیاوە معقول و معلومەکانی سەڵتەنەی عوسمانی هاتن گوتیان سوڵتان دەلێ هەردووی بگەڕێەوە. هەستا چۆوە جارێکی دیکە لە بۆ خاتریوان ڕۆی بە مۆکبەکی گەورە چۆوە ئەستەمبول مزگەفتەکەی بەجێ هێشت لە بۆ تەولیەی کردت لە بۆ کوڕی شێخ محەممەد. شێخ محەممەد قازی هەولێرێ بوو شەرعی تا ساڵی 51 تەولیەی ئەو مزگەفتەی لەکنەوی بوو. شێخ محەممەد بۆی قازی شەرعی هەولێرێش بوو. ئەم مزگەوتە دروست کراوە بە شێوازێکی کوردی ئیسلامی کۆن، خاوەن منارەیەکی سادە و سەرنجڕاکێشە کە لە مادە سەرەتاییەکان دروست کراوە لە کەرپوت و دیزاینێکی تەواو و سەرنجڕاکێشی هەیە. مزگەوتی حاجی مەولود زۆر جاروانەی ئاینی تێدا خوێندراوە، جێگای کۆبوونەوەی خەڵک بووە بەتایبەت لە جەژن و جگە لەوەش ڕۆژانی ئاسایی بەردەوام خەڵکی تێدا کۆبەتەوە بۆ خواپەرستی و چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتیەکان. بەم هۆیەش ئەم مزگەوتە ناوەندی ڕێنمایی بووە شوێنێکی هاوکاری و یەکگرتووی خەڵکی گەڕک بەشێکە لە ناسنامەی مێژووی خانەقای هەولێر. ئەو خەرکە بەڕاستی زۆر نوێژ تێلێ دەکات لەو مزگەفتەی خەرک سەردانی ئەو مزگەوتی دەکەن نوێژی دەکەن
ئەو دوکاندارانە هەر هەموو لێوێ نوێژی دەکات ئەمەوە 30 ساڵە لێرەمە بەردەوام لێرە نوێژی لێ دەکەین ئەو دوکاندارانە هەموو نوێژی دەکات کاکە ئەو مزگەفتی عاجی مەولودیە مزگەفتەشی زۆر کۆنا نۆژان کراتەوە لەسەر سیستەمەشی جوان زۆر پاک و خاوێنیشە مزگەفتە قەناعاتە بێگەبرێم لە شاری هەولێرەوە تاکە مزگەفتە لۆ خاوێنی و پاچی بیماریشێک مزەفەریە ئەوان نوێژەنیان کردەوە لەسەر شێوازەشی جوان بە قورئان پێشان پێیان دەگوت مزگەفتی شێخە ڕەشکەی ناخۆ دوێنێ ناکرێت مزگەفتە بەڵام جەماعەتەکان نوێژە جەماعەتەکان لێ دەکرێت نوێژی مەغریبان و نیوڕان هەموو بەس سبەنان لێ ناکرێت بەس بەناچۆ ئالی وەڵا تاکە مزگەفتە لێرە بڕۆ تەمەشاشی جۆرێککەن زۆر خاوێنە حەزەکە بڕۆ تەمەشای ناو مەعرەمێش بکەن هەمووش کەرپوت نۆژەن کرایەوە زۆر جوانیش ئەوەی شایانی باسە ئەم مزگەوتە و زۆربەی مزگەوتەکانی تری کوردستان لە کۆندا مەڵبەندی ڕۆشنبیری و زانست و زانیاری بووە ئەمە جگە لە خواپەرستی مزگەوتی حاجی مەولودیش یەکێک بوو لەم مزگەوتانەی کە زۆر خەڵکی ئەم ناوچەیە تێدا دەرس و قورئانیان تێدا خوێندووە و زۆر کەس لەم مزگەوتە بۆتە پیاوی ئاینی زۆر باش لە ناوچەکە شێواز و بیناسازی لە ڕووی دروستکردنی ئەم مزگەوتە بە بەرد و گڵ و گەست دروست کراوە دواتر بە شێوازێکی سەردەمیانە نۆژن کراوەتەوە و ئەویش بۆ پاراستنی مێژوەکەی ناوەوەی ئەم مزگەوتە هێمن و سەرنجڕاکێشە زۆر گونجاوە بۆ نوێژ و خوێندنی قورئان لە سەرەتاوە جێگای تایبەتی هەبووە بۆ قوتابیانی ئاینی الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله عليك وعلى آلك وأصحابك يا سيدنا الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله حي على الصلاة حي على الفلاح ڕۆڵی ئاینی مزگەوتی حاجی مەولود تەنها شوێنی نوێشکردن نەبووە بەڵکو ناوەندی فێرکردنی ئاینی بووە بەتایبەت بۆ منداڵان و گەنجان لە فێرکردنی تەفسیری قورئان و فقهی شافعی بووە ئەم مزگەوتە پەیوەندی بە گەڕەکی خانەقاوە مزگەوتەکە بەشێکی گرنگ بووە لە ژیانی ڕۆژانەی گەڕەکی خانەقا چونکە نزیک بووە لە بازار و شوێنی بازرگانی و زۆر خێزان لەم ناوچەیە نیشتەجێ بوون پێگەیەکی ناسراو بوون بۆ ڕێنمایی و ئارامگرتن شێخ ئەسعەدیش چۆوە ئەستەمبول پاشی لە ئەستەمبول کردیانە شێخ مەشایخی ئیسلام ئەو ڕوتبەیە گەورەیاندایە کە گەورەترین ڕوتبەیە لە زەمانی سەڵتەنەی عوسمانی لە بۆ
پیاوانی ئاینی، چونکە مەجلیسی مەشایخی ئیسلام تەماشای ئیش و کاری شوونی ئیسلام دەکا لە هەموو سەڵتەنەی عوسمانی. سەڵتەنەی عوسمانیش ئەو وەختەی لە ئیسپانیای ڕاهەتاوەکو جەزیرەی عەرەبی بدێ کردیە ڕئیسی ئەو مەجلیسەی ماوە لە ڕیاسەتی مەجلیسی ڕئیسی مەجلیسی مەشایخی ئیسلام پەچەی خۆشی هەبوو، مریدی خۆی هەبوو، هەموو شتێکی لۆ تەرخان کرا بوو کە بتانی تەریقەتەکەی بڵاو کاتەوە لە ئەستەمبول. مەوسوعەی ئەستەمبول کە لە تورکیا یەکێک لە ژمارەکانی دەلێ ئەو وەختی تورکیا هەمووی نەقشبەندی بوو. دەبزانە چەند تەشەنەی کردبوو ئەو تەریقەتە. دەیگوە تورکیا معنای ئەوەیە نەقشەبەندی، نەقشەبەندی معنای ئەوەیە شعبی تورکی. ماوە هەتاوەکو کەمال ئاتاتۆرک هات. کەمال ئاتاتۆرک وەکو لەو ڕسمەی دیارە لەوێندرێ زۆر احترامی گرت لە بیدایەتی. کەمال ئاتاتۆرک کە هاتە سەر حکوم سەڵتەنەتی لابردوو جەمهوریەتی تورکی دامەزراند. لە بیدایەتدا با بڵێن عیلاقاتەکانی لەگەڵ پیاوانی ئاینی و ڕئیس حەشیرەتەکان و قەومیاتەکان و ئەو شتانە باش بوو هەتا حەدێکی و دژمناتی نەدەکردن. پاشی کە حکومەکەی لۆ چەسپاندرا و وەزعەکە سەیطەرەی لەسەر وەزعەکەی کرد، دەست پێ کرد لەوانە چووکە دەویست ئەساسەن نەهجەکەی بگۆڕی، منهەجەکەی لە منهەجی تورکیای دینی لە بۆ عەلەمانی لە هەموو ڕۆژی، لە ڕووی سیاسی بی، لە ڕووی ئیجتیماعی، لە ویتکەبی لێیە با بڵێن لەگە پیاوانی ئاینی و لەگە پیاوانی قەومی و لەگە ئەوانی دیکە هەمووی تەقریبەن وەزعی خراپ بوو، تێکچوو لە هەندێکی دا هەندێکی ئەعدام کرد، لە هەندێک قەومیاتی دا بە توندی. لەوانەش کە کتێب و ڕێوایاتی خۆیان باز دەکەن، لەوانەش ئەوە بوو کە عیلاقاتی لەگە شێخ ئەسعەدی تێکچوو، بە شێخ ئەسعەد تەجمید بوو، لە مالی خۆی دانیش فترەکشی دوور و درێژ، دوایە بەوە ئیکتیفایان نەکرد، هەستا شتێکیان لۆ تەرتیب کردکەوە ئەو خەریکی شۆڕشچیە زدی. ئەوە لە کتابی جیوب و کریانی باسی دەکا بە شتێکی بە مفەسەڵ، دەلێ ئەوەیان لۆ ئەوە کردکەوە ئەوە خەریکە. ڕاستە ئەو جەمعیەکی دانابوو، ئەو جەمعیەتە بەس ئەو جەمعیەتە ئیمکاناتێکی مادی و ئەوی دیکەشی هەبوو، خەڵکیشی لەگەدا بوو، تەنزیمیش کرا بوو، بەس بە معنای ئەوەی کە شۆڕشێکی چەکدار هەستی بەو خەی پیاوەک بۆ عمرەی منتەقی نییە لە عمری 90 ساڵ خەریکی شتی وابی، بەس خەڵکەکەی داڕوا پشتی خۆیان غڕ کردبوو، خۆیان تەنزیم کردبوو. عەلا کوردین حادیسەک ڕوویدا لە منتەقەی مەنەمەند لە ئەزمیر، مزاهراتە قەوما لەگا جاندرمە و شتیوا لێکیاندا و بۆ سەبەبی ئەوەی شێخەکانی گرت، لەوانە شێخ ئەسعەد و کوڕەکەی شێخ محەممەد و شێخ عەلی عەفوونکە شێخ ئەسعەد و شێخ عەلی و چل مریدی جیران لەگە مەجموعەکی گەورەش لە خەڵکی مریدەکانی و جەماعەتی نەقشبەندی لە منتەقەی ئەزمیر و مەنەمەند و ئەستەمبول و ئەوانە. پاشە دەرانە محاکەمەکی عەسکەری لەو محاکەمە تەقریبەن 41-42 کەس لە مریدەکانی بە ئیعدام دامیان دەچوو. شێخ عەلیشی تێدا بوو، خۆشی تێدا بوو شێخ ئەسعەد. کەسایەتیە ناسراوەکانی ئەم مزگەوتە زۆرن ئەوانەی کە خزمەتی ئەم مزگەوتەیان کردووە، بەڵام لە هەرە گرنگەکان حاجی مەولود خاوەن ناو دامەزێنەری سەرەکی و یەکێک لە پشتیوانە سەرەکیەکانی ئەم مزگەوتە بووە. پیاوێکی دیندار و خێرخواز و ڕێنمایی کار بووە. زۆر بەدەستەواژەی حاجی مەولود ناسراوە لە نێو خەڵک. کاریگەری زۆری هەبووە لە دامەزراندن و بەهێزکردنی ژیانی ئاینی گەڕک. دووەم، مەلا عەبدولکەریم یەکێک بووە لە مەلاکانی ئەم مزگەوتە. لە ماوەیەکی دوور کەسێکی هێمن و لەسەر خۆ بووە. خزمەتێکی زۆری ئەم مزگەوتەی کردووە لە بواری ئاینی و کۆمەڵایەتی. سێەم، مەلا عەبدوڕەحمان ئەمیش یەکێک بووە لە مەلاکۆنەکانی ئەم مزگەوتە. وانەی فەقهی و تەفسیری قورئانی گوتوتەوە. زۆرجار وەک مامۆستای منداڵان و گەنجان ناسراوە و خەڵکی گەڕک زۆر ڕێزیان لێگرتووە. چوارەم، مامۆستا حەسەن قوتابی زانکۆی شەریعە لە ساڵانی دواتر وەک وانەبێژ و خوتبە خوێندنەوە کاری کردووە و هەوڵی داوە زیاتر گەنجان بۆ ئاین و خوێندن ڕابکێشێ.
وەکو لێرە دیارە لە ڕسمەکەی شێخ ئەسعەد ئەو وەختە تقریبا نێزیک لە هەشتایەکان زێتر بوو، نێزیکی 90 ساڵ بوو لەو فترەیە نەخۆشیش بوو. ئەویان دەبردە مستەشفا و داهاتنەوە دەلێن لەو بۆی بە تورکی نووسرایە لە مستەشفای دیارە دەرزیان لێدایە کوشتیتیان ئەوە لێرە بە تورکی نووسرایە لەسەر ئەو ڕسمی. بەس ئەوانی دیکە هەمووی ئیعدام کران زمنەن شێخ عەلی کوڕی ئەو ئیعدام کرا لەگەڵ جەماعەتەکەی موریدەکانی دیکە. ئەوە بەنسبەتەوەن طبعاً شێخ ئەسعەد ئێستا لەوێ ناژرایە، مزگەفتەیان لەو کردیە لەسەر قەبرەکەی، خەریک و مورید و ئەوانشی زۆرن ئێستا مەواقعی تەواصلی ئیجتیماعی و شتیوە کە جەماعەتی باپیرانیان هەموو یان مریدی بووینە یان لێی نێزیک بووینە، ئەوانە جەمعیاتیان هەیە ئێستا لەخوان لە ئەستەمبول، جار دەردێنە ئێرە دێنە زیارەتی قەبری شێخ محەممەدی کوڕی. ساڵ نییە ئەمە جەماعەتێک لە تورکیا نێ بێتە ئێرە بچە زیارەتی قەبری، چونکە شێخ محەممەدی کوڕی کە قازی شەرعی ئەو لێرە بوو لێرە ناژرایە لەکرەوە دێنە ئێرە دەچنەوێ درێوانە هەموو ئێستا لە تورکیای جەمعیاتیان هەیە و با بڵێن گروپاتیان هەیە ئی نەقشبەندی و شتیوە دای مەشت و ئەوانەی لە بڵاو دەکەن. ئەماش لەسەر وەسیەت کە کرا لە تەولیەکەی کە دەبی ئەولادی بی و ئەولادی پاشی ئەولادی ئەو مزگەفتەی شێخ ئەسعەد پاشیوی شێخ محەممەد ما تا ساڵی 51 کە قازی شەرعی هەولێرێ بوو کە باپیری منە، پاشی شێخ محەممەدی مامم شێخ عومەر بووە متەوەلی، دوایە پاشی مامم شێخ حوسێن و بابم شێخ مزەفەر، ئەوە شێخ حوسێن نەقشبەندی ئەو بابم مزەفەر نەقشبەندی بوونە متەوەلی. پاشی بابم لە ساڵی 2012 ئەمری خوای کرد، پاشوی بە 1-2 ساڵی ئەمن تەولیەکەم وەرگرت. ئەو مزگەفتە دوو جار بە تەواوی نۆژەنگ کرایتەوە، یەکی ساڵی هەشتاەکان 82 83 84 ئەو وەختی شێخ حوسێن و بابم شێخ مزەفەر بە ڕەحمەتی من ئەوان نۆژەنیان کردیتەوە. ساڵی 2016 من بە 2-3 ساڵان ئەوجا ئەو مزگەفتەم لە ئیراداتی خۆی لە بابلین نۆژەنگ کردیتەوە جارێکی دیکە و ئێستا شەمەشەوە لە خزمەتی مزگەفتەکە و ملەتەکەی خۆمانین خەڵکی خۆمانین. ئەو ڕسمانەی کە دەبینی ئەوانم لەو شارە کردی، ئەوە شێخ ئەسعەدە، ئەوە شێخ ئەسعەدە، ئەوە شێخ محەممەدە، ئەوە کوڕێکی شێخ عەلی کە ئیعدام کرا، ئەوە مامەکان من شێخ عومەر و شێخ حوسێن ئەوەش بابمە. ئەو ڕسمانەی ئێرەگە تەماشایکەی ئەوانە ڕسمی شێخ ئەسعەدینە لە تورکیای، ئەوە لە هەندێک مەجەلات و ئەوەی تورکیای دەستمان کردیە، ئەوە مەجلیسەکی لە مرید و ناسیارەکانی خۆیتی ئەو شێخ ئەسعەدە لە ناوەندی. ئەوە کەمال ئەتاتۆرکە ئەو ڕسمە کە هاتە خزمەت شێخی لێرە دەهات ئەوەلی حاوەڵێ دەکرد لێی نێزیکەوی علاقاتی باش بی لەگەلی و دوای ئەعدامیشی کرد. ئەوەش بە خۆی ڕسمی شێخ ئەسعەدیە و ڕسمە کشتی لە ناو ئەستەمبول. ئەو ڕسمی شێخ ئەسعەدیە بە تورکیش نووسرایە، دەیبنە مستەشفای ئەو ڕسمە لە مستەشفای دیارە کە وەختی ئەوانیان ئیعدام کرد دەرزییان لەویدا بش ئیعدام بوو. زۆر خێزان و پیاوماقولی باشە بوون کە یارمەتیدەرێکی باشی ئەم مزگەوتە بوون کە کاری پاراستن و پاگڕاگرتنی مزگەوتەکەیان دەکرد، بە تایبەتی لە جەژن و بۆ نائینەکاندا. ئەوەی کە جێگای خۆشحاڵیە ئەم مزگەوتە تاوەکو ئێستاش دەرگای بەڕووی خەڵکی هەولێر کراوەیە بۆ نوێژ و خواپەرستی.